ئەوەی کە زەرورە یەک سەنگەرەکانیان تۆکمە بکەن تەرکیز بکەنە سەر مەسەلی ئەو زانیاریانەی کە ئەیان درێتێ ئیشی لەسەر بکەن تەنها ئەوە نەبێت کە بیخوێنەوە دوای خوێندنەوەکە فڕێبن محاولە بکرێت کە هێزی هاوبەش لە سنوورەکانە هەبێ ئەوە زۆر گرنگە بەڵام من دڵیان دەکەمەوە حکوومەتی مرکزی بە هیچ شێوەیەک نە ڕێگا ئەدا و نە پێشی باشە نە قوبوڵی شێکا کە هێزی هاوبەشە بێتوە نە ئەو هێزانش دەو سنوورانیا بە یەکەوە کە کار و چالاکی ئەنجام بدەن وەکو ئیشارەتیشم پیامە نەمشەم هەندێک حرەکەی ئەو هێزانە هەبووی پێشمەرگە کە بەرەو ئەو ڕەبیانە بوو ئەوانەوە کەوتنە حاڵەتی ئامادە باشیەوە کە مەجال نەدەن ئەگەر هێزی پێشمەرگە کە بەرنامی هەبێ شتێ بچێتە پێشترەوە بۆیە یعنی تەنسیق و هەماهەنگی زەرورە لەبینی هێز هەردوو هێزەکەیە هەبێت بەڵام نییە زەرورە کە هەردوو لە سیقە بگەڕێتەوە بۆ بینیان ئیش لەسەر یەکتری نەکەن ئیش لەسەر دوژمنەکەیان بکەن ئەو حاڵەتەش ئەر نابینین ئەمە بەڕاستی پێویستی بەوەیە لە ئاستی بەرزە لە ئاستی سەرۆکایەتی هەرێم و حکومەتە لەگەڵ حکومەتی مرکزیە دابنیشتێن محاولە بکرێن بە ئاگاداری ئەمریکا و بەریتانیەکان و ئەڵمانیا و فەڕەنسەکان ئەوانەی کە ئێستا هەمووان کە لە عێراقان و دەوریان هەیە لە شەڕی داعشا دەوریان هەبووە بە هەموو لایەک بتوانن شتێک بکەن کە تۆزێک ئەو جمو جوڵانی داعش کە هەیە تۆزێک کەم بکرێتەوە چون کاکە بمانێ بڵێن کۆتایی پێ کۆتایی پێدایەوە تاکید بە لەبەرەوەی وەزعی عێراق سیاسی ناسەقامگیرە باشە داعش لەکوێ هەن پێشترا و پەیمانی نێودەوڵەتی وتیان کە داعش کۆتایی هاتووە دووری نێوان سوپای عراقی و هێزی پێشمەرگە چەنە داعش لەکوێیە ئەو گوندانە کوێن کە داعش زۆر کۆنتترۆلی بەسەرانە هەیەەوە دەچنە ناوی یان دێەوە چالاکی دەکەن مەبەستم لەوەیە بە دەقیقی داعش چەندێکن لەکوێن کاکە چیامن ئەو ئێوارەی کە عەبادی ئیعلانی ئەوەی کە کۆتایی بە داعش هاتووە ڕەمەزان بوو من لە کەناڵەکە ئێوە مقابلەم بوو کە ئەو پرسیارە کارزانێک کردم وتی وا ئێستا عەبادی وایەوە تم تەنها ئەمە شتێکە بۆ مەسەلەی مەوزوعی ئینتیخابات و بۆ ئەوەیە کە پشگیری عەبادی بکەن جارێکی تر خۆی هەڵبژێرێتەوە و دەرچێت و ئەجنا هێزی داعش کۆتایی پێ نەهاتووە کۆتاییشی پێ نایەت و ئەمە تەنها خۆڵکردنە چاوی خەڵکە کە تۆ بڵێ داعش کۆتایی پێ هاتووە ئێستا بە هەزاران چەکداری داعش لە سنووری پارێزگای مووسڵ دیالە بێتەوە بۆ ڕمادی بۆ حەمرین بۆ سنووری کەرکوب تاک و دبست دووس قەرەچووغ لەوانەیە ئەوانە بوونیان هەیە وەکو مەفرەزە ئەتوانن سقوت بە قەزایەک بکەن یا بە ناحەیەک بکەن یا بە میحوەرێک بکەن زۆر بە ئاسانی ئەتوانن ئەمە بکەن و دڵنیابە بەڵام ئەوان نایانەوێ ئەوە بکەن ئەوان نەم کاتەیە زیاتر تەرکیزیان کردوتە سەر ئەوەی کە شەڕی پارتیزانی یەکەن ئەو هەدەفانی کە هەیەە دەست لە هێزە عێراقیەکان و هێزی پێشمەرگە بۆشێنن کە بڵێنەوە ئێمە ئێستا هەین لەبەرەوەی وەزعێکی ناسەقامگیری ئێستا لە عێراقا هەیە بەرەو هەڵبژاردن ئەچێن ئەوان زیاتر نەوانێ وەزعەکە لەبار بێ بۆ ئەوان زیاتر بیانەوە کار و چالاکیەکانی خۆیان ئەنجام بدەن و ئەنجامی شێدەن و هەندێک جاریش بۆ ئەوەی کە ئێمە زیاتر بە سەراحەت قسە بکەین داعشیش ئەوان نەوانێت لەلایەن چەند وڵاتێکەوە ئەوان تەوجیهیان ئەدرێتێ دەعمەکرێن هەر جارێ ئەوان چۆنیان بێت ئەوان بەو شێوەیە بەکاریانێنن نەوانێت جارێ ئەوان کاتی ئەوە نەهاتوو بێ کە بیانەوێ شەڕی جەپەیی و شەڕی گەورەیان پێ بکەن ئەجنە ئەگەر ئەوان بیانەوێ شەڕی جەپەوە و شەڕی گەورە بکەن بە تاکی دەیانکەن ئەوان چوار چەکداریان ئێستا بێتە ناو هەر یەکێک لە محافەزەکانی هەرێم یاخود محافەزەیەکی بەغداوە محافەزەکانی عێراقەوە ئەوان ئەتوانن بشێوی دروست بکەن ئەوان کە دێن بۆ ئەوە نایەن کە کار و چالاکیەک بکەن و بگەڕێنەوە ئەوان بۆ ئەوە دێن کە بکوژرێن هەتا ئەو دقی کە ئەکوژرێن هەدەفەکەی خۆیانە پێکەن ئەوان شەڕەکەن خۆیانە تەقێنەوە مادەم ئەوان ئەواکەن ئەتوانن وەزعی ئەمنی تێک بدەن